لميداني بهارا شاركيكو لميداني بهارا شاركيكو قوبي كشميري دابر شاوكوغو قوبي كشميري دابر شاوكوغو هضيكي بيراقي كردي لدوران هضيكي بيراقي كردي لدوران لما بينك كونوا هاي والسلطان لما بينك كونوا هاي والسلطان ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەکەن سڵاوی خی گەورەتان لێبێ کامەرانم لە بەرنامەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم خۆشحاڵم ئیمشەو بە میوانداریکردنی کۆمەڵە مامۆستایەک کۆمەڵە هونەرمەندێکی لێهاتووی پڕەزمون ئەوانەی لە بناری باوازیەوە ئەمشۆ هاتوونەتە سەرقە پیرەقەڵاتی هەولێرێ بەخێر بێن مامۆستایان مامۆستا جەلال عەزیز مامۆستا سەفین عەبدڕەزاق مامۆستا ڕێبین زەمال مامۆستا وەشمان زایر دووبارە بەخێر بن مامۆستا سەرەتا لە خاڵێکی وەرچەرخان دەست پێ دەکەین کۆچی دوایی مامۆستای نەمر تایر تۆفیق چی گەیاند بۆ تیپی باوازی بە تایبەتی و کۆیە بەگشتی زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێک کە بە ئێمەتاندا دەستان خۆشی بۆ ئەو ستافە جوانە کە ماندوونە بۆ ئەو بەرنامە جوانە کۆچی دوای هونەرمەند مامۆستا تایر تۆفیق وای کرد کە ئێمە زیاتر گۆڕوتین بدەین بە هونەر لە شاری کۆی و کوردستان بە بەرهەمی جوان و بە یادکردنەوەی ئەو کەڵە هونەرمەندە هەلبەتە کاریگەری هەبوو نێ مامۆستا زۆریش چۆن کاریگەری ینی هەست دەکەی بۆ شایەکی بەجێهێشت بەڵێ بۆ شایەکی زۆر گەورە لە هەموو کوردستان و دەرەوەی کوردستانیش بەڵێ مامۆستا گەربینەوە سەرەتاکان باوازی دەکا 57 ساڵی 57 ئەگەر لە هەر زانیاریەک هەڵم یەم کەم کوڕێکە بوو ئەگەر لۆم ڕاستیەوە باوازی ساڵی 57 ساڵی دادەمەزرێ 50 ناوەکەی وەردەگری ساڵی 72 بە فەرمی مۆڵەتی وەردەگری دوای شۆڕش دوای نوسکۆ ماوەک ڕادەوەستی تا بەڕێزت لە هەولێرەوە دەگەڕێەوە کۆیەوە ساڵی 83 دووبارە بە فەرمی مۆڵەتەکەی وەردەگریەوە ئەوە بە کورتی تەبان لە ماوەی ئەو 65 ساڵەی خزمەتێکی زۆرتان بە هونەر و موزیکی کوردی گەیاندووە ئەوم لۆ باسکە کە لە هەولێرەوە گەڕایەوە هەر ئەوە لە مێشکت بوو کە ئەم شتەی بژێنیەوە زیندووکەوە من کە لە هەولێر بووم دەرچووم لە خانەی مامۆستایان ئیدی گەڕامەوە لە کوێ دامەزرام لە یەک لە گوندەکانی کوێ بە ناوی گوندی جەلی لە 1970 ئیزراباتە کرا سەرتاسەری لە کوردستان لە 1970 حکومەت گوتینەوە و دووبارە یادی ئەو ڕاپەڕینە بکرێتەوە نوێنەرەکی خۆینا لە بەغدایەوە کە خەڵک چیان دەوێ یەک لەو ئەوە بوومە لە جێگایە کە بوو پێیان دەگۆ سەقافەی جەماهیری لە کوێ ڕۆژانە لەوێ پرۆڤەمان دەکرد لەوێ من عریزەکەم نووسی دامە کوڕێکی لە هەر لەوێ بوو ناوی کاک کۆسرەت بوو مۆزە بوو لەوێ ئەویست چوودا ئەو بەرپرسەی کە هات بوو کوێزای خەڵک چی دەوێ ئیدی ئەو یاداشتە بوو نووسی بووم ئێمە کۆمەڵک لاوە گەنجی ئەو شارەین پێمان خۆشە بە کاری هونەری خەریکبووین لە باتی کاری ئەولا ئەولا بە هونەر خەریکبووین لە بۆ خزمەتکردنی وڵات و نیشتمان ئیدی ئەوە بوو وەریگرت لێمان و موافقەکەی هاتەوە جێبەجێ بوو ئەوە بە کورتەکەیە هەندێک درێژدەینەوە ئینشاڵڵا مامۆستا سەفین زۆر خەڵک یعنی لەوانەیە نەزانن کە سەرباری ئەوەی تیپی باوازی کۆیە تیپێکی هونەری بووە بەڵام فێرگەیەکیش بووە بۆ زۆر کەسی پێگەیاندووە لە موزیسیان لە گۆرانی بێژ لە هونەرمەندان ئەوم لۆ باسکە بڵێ تیپی مۆسیقای باوازی کۆیە هەتا ئەو ڕۆژ قوتابخانەیەکە دەرگای واڵایە دەرگای کراوەیە هەتا ئەو ڕۆکە قوتابی و خوێنکاری هەیە مامۆستاکان کە لەوێ دەرسیان پێ دەڵێن خۆبەخشانە ڕۆژانە کە دێن هەندێک کاتەیە بە شەوانە کە مامۆستاکان و تەڵەبەکان پێیان دەکرێت دێنەوە
ئەمە لە بیدایەت کە فێربووینە ئەو مامۆستایانەمان ئەوەندە بە دڵسۆزی و بە گەورەی بەڕێز مامۆستا زاهیر محەممەد خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا ئەنوەر خوا عەفویکە خوا لێ خۆش بوو مامۆستا سەردار ئەحمەد مامۆستا وریا ئەحمەد تەمەنی درێژ بێ ئینشاڵڵا ئەوانە ئەوەندە بە جوانی و بە ڕێک و پێچی و بە دڵ و بە گیان کاریان کردیا یعنی شتێکیان لە ناومەتچاندیا کە لە ناو عایلەکانی کۆیە یعنی بڵاو بۆتەوە ئێستا لە کۆیە کەم ماڵ هەیە مۆسیقا ژەنەشی تێدا نەبێتن ئەویش هەموو فەزڵەکە دەگەڕێتەوە لە بۆ دڵسۆزیوان ئەوەش لە بۆ مەمایتەوە هەتا ئەوڕۆکە ئەوەندەی ئەمەش کە پێمان بکرێ ئینشاڵڵا درێغی ناکەین لە بۆ شارەکەمە مامۆستا وا بزانم بەڕێزت وەکو ژەنیارێک لەگە مامۆستا محەممەدی ماملێ هەندێک کارت کردو ئەوم لەگەڵ خوا لێ خۆش ماملێنە بەس لەگەڵ کاک جعفەری ماملێ لەگەڵ کاک جعفەری ئیشمان زۆر کردیە لە سەدا و سیمای مەهاباد شمان بۆ تەزیل کردیە لەگەڵ کاک عەزیز شارۆخ هەم لەوێ هەم لە کۆیش کار و کۆنسێرتمان لە بۆ کردیا لەگەڵ ئاغای دانش کاک محەممەدی دانش لەگەڵ کاک محەممەدی شایەنپور لە تەلەڤیزیۆنی مەهاباد چەند کارێکمان لەگەڵ حەسەن دەرزی کە شریتی سێمی ئەو کاتی شریتە بوو شریتی سێمی ئەمە لێمان داوە کاک سەرتیب ئەحمەدیشی لەگەڵا کە فلوت دەژەنێتن دەستخۆش کاک ڕەبین ئێستا تیپی باوازی کارە چوای کرد کە هوەر و موزیک لە کۆیە وەکو کللتورەی لێ هاتێ بەڕاستی لە هەموو ماڵەکی هەیە ینی ئەوە یەک لە شتە جوانەکانە وە بزانام بەڕێزیش هەر لەو ڕێچکەی وەڕاهاتی و کە زۆر کاریگەری لەسەر بەڕێزتە بووە سپاس بۆ دەرفەتەوەکو هاوڕێ خۆشەویست و ئەزیزەکانم فەرمویان من ئێستا لە تەنیشتیەوە کەسایەتە بە حرمەتە بە ئەدەبەوە دانیشتوم کە میوانی تەلەڤیزیۆنە جوانەکەی کەی 24 مامۆسای عەزیز و خۆشەویستم مامۆسام سەفین عەبدوڕەزاق و مامۆسای گەورەم هەمیشە لە یادم مامۆستا سەرداری گەورەم یادی بەخێر ئەو کەڵە هونەرمەندە کە بەڕاستی ترۆپچی گەیاندنی هەموو پەیامە جوان و پڕخۆشەویستەکانی مۆسیقا بوو ئەوە جگەلەوەی کە هەوێنی ئەم دروستبوونەی گەورە و خۆشەویستم مامۆستا سەفینە چونکە من لە هەموو شوێنێک باسی وەم کردو ئەگەر حزۆری کەسایەتی بە حرمەت و گەورە و جوانەکانی وەکو مامۆستا سەردار و مامۆستا سەفین و مامۆستا زەلال و زۆربەی لەو خۆشەویستانە نەبوونایە ئێستا کۆمەڵێک لەو 250 شیرینانەی کە ئێستا ئەمڕۆ لە نێوەندی هوەری گۆرانی و مۆسیقادا کار دەکەن پێم وایە وجودیان نەدەبوو بەڵێ هەر ئەمڕۆ تە جوانە پڕخۆشەویستیەی مامۆستا سەفین و کاکە زەلالی خۆشەویستم فەرمویان لە کۆیە هەمومان ئاوێزانی کۆمەڵێک لە جوانیەکانی هوەر بەڵام بە مۆسیقا بە تایبەت ئەمە خاڵێکە لەو جوانێک کە لە کۆیە زۆر بە جوانی هەستی پێدەکرێت زۆربەی ئەو کەسانەی کە حەز بە مۆسیقا دەکەن زیاتر لە هوەرێک فێربوون ئەمەش دەگەڕێتەوە بۆ هەموو ئەو کەسایەتە جوانە پڕگەورانەی کە بەڕاستی دڵسۆزانە کاریان بۆ ئەو شارە کرد لە سەروی هەر هەمویانەوە مامۆسای گەورە و خۆشەویستم مامۆسای هەر هەمومان باکووری دەستخۆش کاگۆشمان هەربەتە مامۆستا تایر تۆفیق ڕۆڵێکی گەورەی هەبووە لە تەواوی ئەو شتانە ئایا کە تازە لەگەر مامۆستا زەلال باسمان کرد کە کۆچی دوایی کەلێنێکی گەورەی خستە هەر سەرتاپا هوەری کوردی ئێوە هەوڵتان داوە کللتورە بپارێزن هەوڵتان داوە ئەو بۆشاییە پڕکەنەوە هەوڵتان داوە چی بکەن لە بوارێ مامۆستا تایری طبعا لە ڕێگای تیپی باوازی پێش سوپاسان دەکەم دەستخۆشی و بەرنامە جوانەتانی دەکەم و سوپاسی ئۆستافە جوان و ماندیبوونیان دەکەم بەنسبەت مامۆستا تایر کە پێی گوترا هونەرمەندی گەل ناکرێ ئەمە هەر لە کۆیە برین کۆی هونەرمەندی گەل یعنی هەموو گەل و نیشتیمان بووە مامۆستا تایر پیاوەکی گەورە و سەرڕای گەورەی و دەنگخۆشیەکەشی مەوقیفەشی زۆر جوانی نواندێ لە کاتی گۆرانی گوتن و لە کاتی هونەرمەندایەتەکەی مامۆستا تایر ڕژێمی باسی ئەو کات داوای لە هەموو هونەرمەند و گۆرانی بێژەکان و شاعیر و نووسەران کرد کە شتێکی بە سەرقادە سێسەداندا هەر بڵێن بەڵام مامۆستا تایر ئەو کاتی بیرینەتەوایەتی هەندە گەورە بوو ئامادە نەبوو قبوڵیشی نەکرد گۆرانی بەسەر ئەو ڕژێمە باسی ئەو دەمای دابنێ کە زۆر لە گۆرانی بێژەکان بەداخەوە گۆرانیان گوت و دڵی باسییان خۆش کرد بەڵام مامۆستا تایر ئەو بیرێنەتەوەیەتیشی گەلە گەورە بوو ئەوە زیاتر وای لێ کرد کە کورد بەعام هەموو کورد بیپەرستی
ئیزافەتەن لەسەر دەنگە خۆشەکەشی کە دەنجشی خۆش بوو ئەو شعرانەی هەردەبژات کە بەڕاستی بەکەلچی ئەو جەوە و بەکەلچ کوردایەتی ئەو دەمایداات. باشە بەڵام ئەرکێکی قورسی لەوێ بەجێشتن ببوورەیانی وەنیە؟ طبعا لەمە ناتوانین برین ئەرکەکە قورسات هەتا قورسبی ئێمە دەبی شانی بدەینە بەر. ئێمە دەبی وا بکەین شوێنی ئەو هونەرمەندە گەورەیە بزر نەبێ هەرچەندە کەس ناتانی شوێنی بگرتەوە بەڵام دەتوانین تۆزێک لێ سوێشی بۆ دروستکەین ینی تۆزێک هونەرەکەی مامۆستاتایەر هونەرەکەی مامۆستاتایەر بە دەنجی بەو گەنجانەی ئێستا ئاشنا بکەین ینی ئەو گەنجەی ئێستا لە ساڵی 1970ەوە کۆچی دوایی کردووە هەتا ئێستا دەکات چەند ساڵ ئێستا گەنجەکەی تەمەنی 20 ساڵە مامۆستاتایەری نازانی چیە ئەگەر ئەتوشتەچی نەکەی مامۆستاتایەری نیشان نەدەیەوە و تۆزێک باسی مامۆستاتایەری بۆ نەکەی بەڕاستی گەنجەکە نازانی تایەر تۆفیق چێە لە چێ گۆرانی گوتێ چ گۆرانێکی گوتیە جاوەیە ئەمە لە باواجی هەموو ساڵێک بیستیدا یادی ئەو کەڵە هونەرمەندەی زۆر بە گەورەی ڕادەگرین ئەوەی لە توانامانداوی وەکو باواجی دەتانین یادەچی لە بۆ بکەینەوە و مامۆستاتایە زیاتر ئاشناکەینەوە بۆ گەنجانەی کە پێی ئاشنانەوەی کە ئەوەش نیشانەی وەفای تیپی باوازیە مامۆستا هەربێنەوە سەر هەڵوێستەکانی مامۆستاتایر و هەربێنەوە کە زادەی تیپی باوازیە ئەبن تێبینیشتەکەم کردیە تیپی باواجی لە سەردەمە ناخۆشەکان لە ڕۆژە تاریک و تنۆکەکان هەر لەسەر پێی خۆی ڕاوەستایە و هەر بەرهەمی پێشکەش کردووە و هەر هەڵوێستی خۆی هەبووە و ڕەجی دافتاوە ئەوە زادەی چیە مامۆستا؟ والله ئەوە لە بۆ گەورەی ئەو هونەرمەندە دەگەڕێتەوە لە بۆ خۆشەویستی لە بۆ هونەر دەگەڕێتەوە ئەمە تەسەڵ دەکەم ئەو زادەی باوەجیە یعنی ئەم باسی باوەجی دەکەم کە باوەجی هەر لەسەر پێیتی هەموو سات و کاتێک بەرهەمی هەبووە. بەڵێ ئێمە وەکو تیپی باوەجی ئەو هونەرمەندانەی کە لە کوێنە بەڕاستی هونەر بەڕاستی دەکەن هونەر لە بۆ مادە و پارە ناکەن یعنی لە ئازای شتا ئێستاش مەسەلا هەر کەسێک پێویستی بە باوەجی بووی یا ستۆدیۆکەی ئیشوێوی گۆرانی لە بۆ تەزیرکە هاوکاری کرایە ینی هەردەم هاوکار بە لە بە هونەرمەندانی هەموو شارەکان لە هەموو شارەکان هاتوونێت لە کۆی شتیان بۆ تەزییر کرایە تیپی پاشای گەورە ڕانیە تیپیان هەبووە شاری تەقتەق هونەرمەندیان هەبووە هاتوون لە تیپی باوەجی سوودیانوەگرتێ و گۆرانیان بۆ تۆمار کردێ. هەڵوێستی کۆیەکان دیارە لە سیەکان مەلای گەورە کە پیشانۆگەریان لە کۆی پێشکەش کردووە کە لە هەندێک جێی هەر قەدەغە بووە. مامۆستا سەفین دێمە لای بەڕێزت ئەو گەورەی و ئەو جوانیی تیپی باوازی یعنی تیپی باواجی خۆی بە قەرزباری چێ دەزانی بە هونەرمەندەکان بە خەڵکی کۆیە بە کللتور بە چ؟ بڵێ تیپی باواجی ڕێگ و ڕیشەی لە ناو خەڵکیدا داکوتاوە گۆرانی و هونەر لە کۆیە بەگشتی لە سەردەمی ئەمە میناغی ئەختەرەوە هاتووە ئیدی وردە وردە حەنی لە خڕە و دوایی سێوە و دوایی تار تۆفیق و مەلا ئەسعەد و مەلا کۆرە و ئەوانە لە ناو خەڵکیدا لەگەڵ هەست و نەستی ناخۆشی و خۆشیەکانی خەڵکیدا بووینە. لە تیپی باواجیش ئێمە هەر ئیشەکی جەماعیمان کردبێ لە 1970 کە لە بۆ جاری دووەم کە ئەمە بووینەوە ئەندام لەوێ ئەو کەسانەی کە دەهاتنە باواجی ئێتا ئەو ڕۆژ کوڕ و خزم و کەسوکاری هەر ئەو ئەندامانەنە بۆ نمونە مامۆستاکار مەسەڵەن مامۆستا سەردار بەڕەحمەت بێ دوو کچی دێنە بڕوای کوڕی دکتۆر بڕوا ئیقاعی لێ دەدا هەموو مامۆستاکان مامۆستا وریا قادر دوو کچی هەبوو هەر دوو کچەکەی دێنە هەموو مامۆستاکان کوڕ و کچەکانی خۆیان مەسەڵەن ئەندام بوون عازب بوون ژەنیار بوون کۆڕز بوون وەکو بڵێ یەک عایلە بووە هەمووی پێکەوە کۆیش ئەوەی یعنی تایبەتمەندێکی خۆی هەیە مەسەڵەن لە شتی جەماعی پێی خۆشە کللتوری پێشکەوێ شتی نوێ بکە کاری نوێ بکاتن نەک ئەمە هەر بڵێن تایەر تۆفیقمان هەیە سێوەمان دەبێت کاری نوێشمان هەبێت کاری نوێشمان کردیا بە هیممەت و گوڕوتینی هەموو ئەندامانێک کە ئێستا ئەوڕۆ لە تیپی باواجینە بۆ نمونە زۆریان مەسەن هەندێکیان لە هەولێرە دەژیان هەندێکیان لە سلێمانە بەڵام کە ئیشێک دەبێت کە لە دویان دەنێری کەس ناڵێ ئەرێ کاکە چەندم پارە دەدەی ئەوانە نییە بە دڵ و بەجان بە لە سەحسابی خۆی دێ هات سوێ دەکا و ئیشەکە دەکرێت و عەزفەکە دەکرێت و تەمرینەکان دەکرێت ئیدی کەوەکە مامۆستا ڕێبن یەک لەوانەیە مەسەن ماڵی لێرەیە بەڵام هەر ئیشێک بێ بۆ خۆی هاتووە و لە بۆ ئێوارە گەڕایتەوە کتومانە با بە کاکە لێرە بمێنەوە مەڕەوە کوتێتی بەخوای دەبێ بڕۆمەوە ئیشم هەیە بەیانەکەی دەوامم هەیە ینی ڕۆیشتووە هاتیتەوە دی هەموو ئەندامەکان ئاوالا یعنی ڕێگ و ڕیشەی تیپی باواجی لە ناو خەڵکیدا خەڵک بۆ خۆی بانگمان دەکات دەڵێ کچەکەم دەنجی خۆشە
کوڕەکەم دەنجی خۆشە بابێ لە تیپی باواجی گۆرانی بڵێ یعنی ئەو شتە لەوانەیە لە کەم جێگایان نەمابێ نەبیتن دەستخۆش ئەزا لە نەفسی پرسیار مامۆستا ڕێبین ئەو ڕوحیەتەی ناو کۆیان ئەو دەستا و دەستەکردەی هوەر ئەو دەست جەمعیە ئایا ئێستاشمە و یعنی کۆیە بەوەی جیاواز دەکرێتەوە لە خەڵکەکانی دی کە لە تیپەکانی دی مەسەڵەن تیپی هوەری هەولێر مامۆستا هەلوێ بووە تیپی پاشای گەورە کە تیپی هوەر مۆسیقایەوە کە ئەو ڕوحیەتە دەستە جەمعی و جەماعی هەیە بۆ بەردەوامە مایە و چۆن پارێزگاری لێ دەکەن و جیاوازەکەی چیە لەگەوانی دی بەڵێ هەرم وەکو مامۆستا خۆشەویستم فەرمووی مامۆستا سەفین ئەوەی ئێستانێک کە دروست کراوە ئەوەی سەردەمانێکە کە بەڕاستی هوەر بەهایی هەبوو هوەر ئەو جوانیە بوو کە مرۆڤەکان بۆ خۆشەویستی دەیانوت و دروستکراوی ئەو جوانیە بوو کە ئینسانەکان هەستیان پێدەکرد و بەری دەکەوتن پێم وایە ئەگەر هەڵم نەکردبی ئێستاش ئەوەی مامۆستا سەفین فەرمووی کە زۆربەی لە خانەوادەکانی کۆیە خۆیان دێن بەرەو پیلی باوازی و دەڵێن ئێمەنەوەکانمان یان کوڕەکانمان یان کچەکانمان دەنجیان خۆشەیان بەهرەیەکیان تێدایە ئیستیفادەکردن لەو دەنگانە و لەو بەهرانە پێم وایە جارێکی تر چوونەوەیە بۆ ناو ئەو هوەرە جوانەی کە خۆشەویستانمان لە سەردەمێکدا دروستیان کرد کە ئێستا لەم سەردەمەدا ئێمە زۆر بە جوانی هەستی پێ دەکەین جیاوازی نێوانی تیپی مۆسیقای باوازی کۆیە لەگەڵ سەرجەم تیپەکانی تر ئەوەیە کە وەکو مامۆستا خۆشەویستم فەرمووی هەڵقوڵاوی ئەو خەڵکە جوانەیە کە پێی دەڵێن کۆیی ئێمە لە کۆیە کۆی و خۆی کاتێک بڵێ کاتێک دەینە دەرێ پێمان دەڵێن ئێوە کۆی و خۆیی ینی ئێستا فێربوون پێوان دەڵێن دەڵێ ئەڵمانیەکانن ئەڵمانیەکانی مەبەست لەو کۆیاتی و خۆیاتی ئەوەیە کە گرنگ نییە لە ناو کۆی یان لە دەرەوەی کۆی گرنگ ئەوەیە تۆ کۆمەڵی خاڵی جوانی هەیە لەگەڵ یەکتری کۆتان دەکاتەوە ئەمە ئەو خاڵە جوانەیە کە لای هەموو کۆیەکان هەستی پێدەکرێت ئەوجا ئەو خاڵە پڕ جوانی و پڕ گەوهەریە کە هەستی پێدەکەین لەوە سەرچاوە دەگرێت کە تا ئێستاشی لەگەڵ بێت وەکو سەرچاوەیەک وایە هەر هەمومان تێیدا دەخۆینەوە بۆیە ئەو تیپی باوازەیە کە ئێستا هەیە لە جارانیش هەر ئەوە بوو لە ئێستاش هەر ئەوەیە و داهاتوە کەشی هەر ئەوە باشە بەسەر هاتە خۆشم پێ بڵێ لەگەڵ تیپی باوازی کۆی مامۆستا وەڵی بەسەر هاتی خۆش زۆرە یەکی خۆش بەجددی خۆش و ناخۆش زۆر با خۆشەکان گاگوازە نەخۆشەکان بیرە ئێستاشم بیرە کە فیستیڤالێک هەبوو لە هەولێر ژیان لە ناوستۆری ببلەرزە دوام دێتەوە ئێستاشم نەبیرە فیستیڤالێک لە هەولێر کرا ئێمە لە شوێنێک ماینەوە دوای فیستیڤالەکە ئێمە یەکەم بووین هەڵبەتە من ئەوەی باسی دەکەم بە شانازیەوە لە زۆربەی کار و چالاشیەکان و زۆربەی فیستیڤالەکاندا پلەی یەکەم بەر ئێمە دەکەوت بۆ چونکە کۆمەڵێک مامۆستای دڵسۆز کۆمەڵێک مامۆستا کە بە دڵ و بە گیان پێیان خۆش بوو هەرچی پێیان بوو فێری ئێمە بکەن بۆی ئێمەش بەو پەڕی وەفاداریەوە جوانیەکانمان دەبەخشیەوە ئەو مامۆستا گەورە و خۆشەویستانەی کە بە ئەمانەتەوە و بە خۆشەویستیەوە تەسلیمی ئێمەیان دەکرد دوای فیستیڤالەکە کە ئێمە بڕیار درا و نەتیجەکە دەچوو ئێمە یەکەم بووین بە خۆشیەوە چوینەوە گەڕاینەوە شەوێ لە ژوورێک هەر هەمومان کۆبووینەوە بەڵام حەشاماتێک دروست بوو مامۆستا سەرداری هەمیشە گەورەم یادی بەخێر لە ژوورەکەیدا لەبەر دەنگەدەنجی هەرای ئێمە خەوی لێ نەدەکەوت ئێمەش لە خۆشی ئەوەی کە یەکەم بووین ئیتر مامۆستا وای لێ هات بێزار بوو کوڕێکمان لەگەڵ بوو ناوی سەردار بوو سەردار ئەحمەد حورمەت و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێستا لە دەرەوەی وڵاتە ئەومان لەگەڵ بوو لە ژوورەکە لە هەرایەکە بە لەحزەیەک نازانم چۆ دەرێ ئێمەش دەرگامان دادەخست هەرچی دەهاتە ژووری یان دەچۆ دەرێ دەرگامان دادەخست کاتێک ئەوە نەمازانین دوای دەکەی چوونە دەری کاکە سەرداری خۆشەویستم لە دەرگا دراوتمان چێ وتی بیکەنەوە سەردارم ئێمەش بوومان زانین سەرداری برادەرمانە وتمان سەردار تازە شوێ دەرێ بۆ دێ ژوورێ کوڕەوەتی بیکەنەوە من مابەستە سەردارم ئیتر لە ترسان کەس بۆی نەدەکرا دەرگا بکاتەوە یادی بەخێر یادی بەخێر مامۆستاوەش من ئەتو چی یادگاریەکی خۆش تەیە لەگەڵ تیپی باوازی کۆی وەڵی لە باوازی یادگاریمان زۆر خۆشە بەڕاستی ئەو کاتانەی کە خڕدەوینەوە هەندێک باس دەکرێت هەندێک باز ناکرێت و بە زایدگاری گەلە خۆشی تێدا بوو هەر لە سەروانە جارەکیش لە سلەیمانیە لە فستیڤالێکی سێ ڕۆژی بوو مامۆستا سەفین ئەو کاتی
کاگرێبین گۆرانیەکمانە بوو گۆرانی بێژەکە نهات بوو کچ بوو بەڵێ نهات بوو کاگە ڕێبین بە کلارنێتێ گۆرانیەکەی گۆ بەرام شتەچی لێدا لەسەر مەسرح ئەوە لە ئەوە کەشدانە بوو لە بەرنامەکەشدانە بوو فجائی بوو لە بۆ خەڵکەی دانیش بوو ئینجاری گۆرانیەکەیان کە نای گۆرانی بێژەکەش نووسرا بوو بۆشاییەکەی بە کلارنێتێ پڕ کردەوە بە زۆر شتەی خۆش دەرچوو بۆ چەپڕە ڕێزانێکی زۆر خۆش بوو وڵات چوینە دەرێ دوای لە حەفلەکەی بووینەوە برادەرێکم لەگەر بوو ناوی توانا بوو ویان دەزانی ئەو ڕێبینە جەماعەتەکی لای دووەکو ئەوانە دانویست تعاریفی لەگەر بکەن و ڕسمی لەگەر بگرن بە توانایان دەگۆ کاکە ڕێبین مەڕۆ کاکە ڕێبین مەڕۆ ئەمنیش توانە گوتی ئەم بە ڕێبین تێگەیشتینە ئێگوتم تۆ خێر علاقی ڕێبین ئەمیش ڕادەوەستمە توش ڕاوەستەوەڵا ڕاوەستاین ئەوان هاتن گوتم ڕێبین جامزانت چیان دەوێت بە توانم بۆ تازار بەزی سانی بریت توانە لە ڕینگۆ نەرێم کوڕەکی زۆر مؤدەب و شەرمن و زۆر معقولە توانە ئەمێش پێم دەگۆ ڕێبین لە باتیوان لا حەولە لە توانە سەریشی لە من دەسوون ساوانە نازانەوە دوازناینی وەڵا ڕسم و کەوتنە ڕسم گرتنێ و ئەو داهاتە لای ڕسمەکی دەگرت و دادەبەزێویتە دێک کاکە ڕێبین نەڕۆی منیش ڕسمەکی دەگەم و کاکە ڕێبین کاکە توانە ڕێبین لەو سەریەوە بە دیار کەوت بە کلارنێتەوە من جۆلەکە توانە ڕاوەستایم گوتی کاکۆشمان باشە ئەو ڕێبینی شات گوتم ڕسم گر زۆرە بعدەگەری مامۆستا جەلال بە تەمام شتێکی بژێڕیەوە ئەتۆش وەڵا یەک لە یادەوەریەکانی ناوتیڤی باوازی لە ناو ستۆریە گۆرانیمان تەزدی دەکرد کۆمەڵک هونەرمەند لێ بنم و ژەنی یارەکان و کۆڕسووانە شەوەچیان لە کاتی تەزدیکردنێ بلەرزە هات بوومە لەرزە دەرگاکە دەستکەکەی تۆزێک شلۆغ بوو یەدەکەی طبعاً 20 کەس غاریدا دەرگەی بیکاتەوە وەڵا وایە کرد دەستکەکە هەلێ بووە هەلێ بووە ئەمیش گوتم دەدای شلۆغ ئیسراحەت کرد جارێکیکە لە ناو ستۆدیۆی بووین هاوین بوو جا ئەو کاتی بە جەماعی تەزیل دەکرات ئەوە تڕاک نەبوو یەکێک هەندێک کارەکە سەخت و ناخۆش بوو بۆ نمونە مەسەن گۆرانیەک لە ئاخیرەکەی غەڵەتەکەت کردبایە یەک کەس نەشازێک شتێک دەنگێک دەبایە هەمووی دیسانەکە دووبارە بتەوە مامۆستا جەلال طبعاً هەموو ئەرچی باواجی کە تۆمار کراوە و عەزف و لەسەر دەست و شان و ماندووبوونی مامۆستا جەلالی بوو مامۆستا جەلال زۆر ماندوو بووە بە تیپی مۆسیقای باواجی بەڕاستی لێرەوە من هیوای تەمەن درێژی لە بۆ دەخوازم یاخوای ئینشاڵڵا هەر لە ساغ بێتن ئەو ستۆدیۆمان دروست کرد بوو وەختەچی هەر لە ناوێ کۆنتڕۆڵەکەی لە ناوێ بوو تەزیلەکەی لە تەنیش خۆیدا دەناو عەسفی دەکرد و لە کاتی گۆرانی کردن و مەسەن کەم و زیادی دەکرد ئیشەکی ناخۆش بوو ستۆدیۆم کە دروست کراوە ئەوە کۆنتڕۆڵەکەی لە دەرێ بوو ئاوە شوشەی لە دیوی دەبایە یەکێک لە ژوورێ دەبێە بۆ خۆی هەڵیکە زوو بە خێرایی دەهاتەوە ناو ستۆدیۆ و دەرگاکەی دادەخستەوە زا دەرگاکە قزۆ قرس بوو چی باسی کرد مامۆستا وەکو دەرگەی قاسە و شتی وا بوو ناو ستۆدیۆ مامۆستایەکمان نەبوو لەوێندەرێ کوتیا پێی گۆ کوتی مامۆستا ئەتۆ ئەلێرە دانیشە کە ئاوام لێ کردی ئەتۆ دەست بە و پتەیەوەچی بە و دوگمەیەوەنێ تەزیلە ئەکایەکان بووە کاقەکان هەندێکی شتی ناخۆش بوو یعنی هەموو کەسێک نەیدەتوانی کاری پێ بکە وەڵا گۆرانەکە ڕۆی جا گۆرانێکی مامۆستا زاهیری بوو نزیکەی 5 دقە 6 دقە دەبوو دوور و درێژ بوو کۆرس و چەند جار لێمان دەداوە هەر خەلەلی تێدا دەکەوت و ئەو جارەی ئاواچی کرد مامۆستا ڕۆیشت ئەڵا هەتا ئەخێری ڕۆیی زۆر بە باش کە تەواو هەمومان ڕاوەسان لە جێی خۆمان و الحەمدولله کۆڵ بووینەوە چکو هەمووی بە فاینلی عەلاگەوە دادەن زۆر گەرم بوو دەی هاتینە دەرێ مامۆستا جەلال ئەوەکەی هەڵکردەوە و کوتی ئەو برادەرەکەی گوتم ئەوها بکە گوتی وەڵا پێم نەکردبوو گوتم باشە ڕاد گرتمایان ڕا بگوڵا کاکە ڕاوەستن ئێمە دەناڕاوەستن خۆ پێم نەکردی وڵی بەڕاستی مامۆستا شەوەکی زۆر خۆشە حەزم دەکرد کات زیاتر با و دەرفەت زیاتر با لە خزمەتی
هونەرمەندی بە قەدرگرانی وەکوێ بەڵام کاتەکە ئەوەیە لە کۆتاییدا حەز بڵێ بە کۆپلەیەکی کۆیانی خۆیانی کۆتایی بە بەرنامەکە ببینین. قلبي من قرششني لا بيت نوتي تيبكن عقري دجمن بيتيانم وقت شرامن بيبكن شاقي كان قشر يسقان يقبا يخويتي يبكن بيترس من ديم ميدان حكم آزادي مدوية قرنا سوتي ونخنشم چون هجارم سركوي ئەمەش بۆ گەورەی ئێوە و گەورەی هونەرمەندی گەورە و کۆپلەیەکی گۆرانی کۆیانی خۆیانی مامۆستا. هەینار هەینار باوانم یار هاتوو ڕۆیی بالنە جەولار قوربایان دەبم چاو ئاستێرا خزماتێکمان پێ بەسپێرا هەر ئەم شەومان ماوە لێرە هەینار هەینار